سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی دلما خەسرەوەم لە بەرنامەیەکی دیکەی ئستاتیکاوە هاتمە وڵاتان. ئەم جارەیان هاتوومەتە لای مامۆستایەکی ماندوو، مامۆستایەکی دڵسۆز کە هەمیشە لە ڕابردوو لە ئێستەشدا هەوڵیاوە خزمەت بە کولتور و هونەری ڕەسەنی کوردی بکات. ئەو هەمیشە لە ڕێی گۆرانیەکانەوە هەوڵیاوە دڵخۆشی و خۆشگوزارانی بخاتە نێو چین و کۆمەڵگەی کوردیەوە. باس لە مامۆستا محەممەد عەزیم زادە دەکەم کە وەکو هونەرمەندێک و هونەرمەندێکی ماندوو دڵسۆز لەگەڵمان دەبێت و بەڕێز ڕەحمان پیرانیش ئەمڕۆ لەم بەرنامەیەدا لەگەڵمان دەبن. دەچینە نێو وێزگەکانی تەمەنی جەنابتانەوە. بەخێر بێن. زۆر سپاس بۆ بەڕێزتان. مامۆستا لەگەڵ ڕۆژەڵاتدا باشن، وەزعتان باشە؟ وەڵا لەخوا بە زیاد بێ باشن باشین لەخوا بە زیابێ ئینشەڵا باشە بن. ناوچەکەش ئارام بووەتەوە ها؟ خدا ئینشەڵا خوا باشتان بۆ بکات. خەمی ئێوە خەمی ئێمەیە و هەر چۆن خەمێکمانە بێت، هەر چۆن برینێکمانە بێ برینی هەر هەمومانە. یاخوا ئێوەش بەخێر بن. بە قوربانی تۆ. مامۆستا بگەڕێمەوە بۆ وێزگەکانی منداڵی. بەڵێ. یادگەت لە ساڵی چەندەوە دروست دەبێت؟ لە چەند ساڵیەوە هەست بە شتەکان دەکەیت؟ وەڵی هەر لە منداڵەوە لە 15 ساڵانەوە ئەمن هەر عەلاقەم بە گۆرانی بوو، بەڵام گۆرانیەکانی مامۆستا حەسەن زیرەک. مامۆستا حەسەن زیرەک. مامۆستا حەسەن زیرەک. کاتێ میوانێکی عەزیزی وەگەیەوە هات دانیشتن بابم هەرایە کرێ ڕۆڵە داوەرە بۆ میوانانە گۆرانی بڵێ ئەمیش ئەموت ئیدی ئەو نەمنیان تەشویق کردەی دەمت خۆربێ گۆرانی چاکەڵی وردە ئەمن عەلاقەم بە گۆرانی مامۆستا حەسەن زیرەک مامۆستا حەسەن زیرەکی. وەختێ مامۆستا حەسەن زیرەک گۆرانیەوت منی لەگەڵمەوت هەستان لە خانەیەوە ئەسمەر بزانە چیم داوێدەی لەگەنی زەرددە لای دوو ماچم داوێدەی هەر کەس تۆی بێ زۆر جوانی شەو چۆن داخامێدەی شیژە جانمەڕۆ جوایانی سێوی سەرێلکاوانی باغی حەسەن خایانی باز لە بەرایاگایادەی دەیکەولا هێلانایەدەی ماین بەڕەوەی تایە ئەسمەر کجبا لە ڕێزانایەدەی کوڕ بە فیشەگەدانێ پێم بڵێ کامیان زۆر جوانایەدەی شیژە جانمەڕۆ جوایانی سێوی سەرێلکاوانی باغی حەسەن خایانی. ئێستا ئەوەنم ئەم گۆرانیەوت و ئیدی لە نێو دێ لە کوچە لە هێد لە شێو ئیدی عەلاقەم بە دەنجی بوو ئیدی چونکی بەڕاستی بابی ئینسان ئەگەر مناڵەکەی تاریفکە بەڵێ هاندانی بۆ بکە ئیدی پێی خۆشە ئیدی باوشێتی بەڵێ ئیدی ئێوە شواش دەستمانەکە ئیدی لە نێودیدا ئیدی هەر کەس چوز ئەو دەم زەبت و ئەو دەم شتەکانی قەدیم بۆیان هێنا ئیدی لە ڕێوە هاتن بۆ لای من ئەوەن کاک محەممەد وەرە لەو زەبتەیەمەدا گۆرانی بڵێ بزانانی زەبتیەکە خەڵک نەیدی بوو عەجیب بوو. چامیش چون گۆرانیمەوت تەمەشان خۆم ئەم بیستەمت وەڵڵاهی ئەستەن عیبی نییە زەمانی گەنجیم بوو وردە ئیدی تا گەیم بەو وەختەکە بەڵام خوێندەواریم نەبوو هەر عەلاقەم بوو عیشقم لێ وردە یعنی هونەر پەیوەندی بە خوێندەواریەوە نییە پەیوەندی بە میهنە و حەزەوەیە. بەڵێ چونکە مامۆستای گەورەمان مامۆستا حەسەن زیرەک ئەڵێ سەری سابلاغ بە نسیەیە هەر زەمانێ حاکمێکی لێیە سەری کوڵمی یارمەگەر بینوسی ئەلفوبێیە بەڵام من نەم خوێندووە دەرسم پێیە یعنی خوێندەواریم نییە. جوانە بەو نەخوێندەواریەشەوە بوو بەوانەیەک و فێرگەیەک بۆ هونەر و کولتوری کوردی. ئەستەن دارەکەی چەقاند ئێمە ئەو گۆرانیانە ئەڵێن هەر بە دۆر دارەکە هیچمان نەما بۆ ئێمە بڵێن هەمووی کتووە. بەرکەوتنی لەگەڵ مامۆستا حەسەن زیرەکان نەبوو؟ منداڵ بووم. بەو منداڵیش هۆ نەبوو؟ نانهێش ئەو دەم وەگیستە نەبوو مەجالیان نادا منداڵ بچێ لە لای مامۆستا حەسەن زیرەک دانیشت
دەستی پێ نەگەشت ئەسەن بەڵام ئەوە لێرەوە تا دەرکە شکۆلە ئەوە دیم بەڵێ ئەوە دیم پیاوی بچکۆلە ینی باڵای زۆر بەرزە و مامۆستا زیرەک بەڵێ ناوەڵڵا ئەم هەموو ئەشق و مەشقی لەکوێ کردو مامۆستا ئەو خدایە نییە ئەگەر نەزەر و لطفی بە کابرایەک هدیە بدا خۆی زانێ ئەی کاتە بەتەکیت شا وایە ئەم کابرایە خدای دەنگی پێوە داوە ئەبوا دوور دانیشتایی وەختە قسەیە کرد ئەوە دوور دانیشتە ئەناژێتی ناڕەهاتە دەنگی زۆر گەورە بوو دەنگی بەرز بوو بەڵێ دوایەوە ئەو خدا و هندیە پێدا و هەموو گۆرانەیە کوتووە ئێمەش ئیسلەشە لە گۆرانەکانی ئەو جیاکەینەوە ئەملا ئەولایەکەین و بخمانەکەین ئاهەنجە گۆرانیاڵێ باشە چایدی وردە 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 تا تەمەنم بڕێ هاتە سەر و کەوتیان ژنی بۆ بێنین ئیدی ئەو وەختام زانی کە لە کتێبی استفادەکەی گۆرانەکە بە کاڵکو نایە ئەمجار لە کتێبی مامۆستا ئاسانجێک و مامۆستا ماملێ و ئەو دەم ئامانم دەسەند وردە خۆمە تاالعامە کرد ئیدی گۆرانەکەشمەوت ئەڵڵا جاوا گوێمان لە گۆرانێکی خۆش بێت ئەوەی بەسەر چاو ئەتەوێ یان ناتەوێ ئەمەوێ چۆن نامەوێت با بڵێن ئەتۆم ناوێت ئیدی بە شۆخیاڵم نامەوێ بەڵام ئەمەوێ جاڵێ ئەتۆم ناوێ من تۆم بەسەر چاو خدایا روحمێ بە حاڵم لە دەستم شۆخە بێوادە هەزاران کەسی واکو من عمری جوانی دابە و بادە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عمرمدا دڵی خۆم ناخەمایەداوێ دڵم تەنێگاوە کۆغن سەیدەمی تۆ سرم جێژە لە جێژی پەرچەمی تۆ دڵم ژینە ژیاندا بێ بەمایە چێ و عیلاج نایە برین بێمەڵ هەمی تۆ ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عمرمدا دڵی خۆم ناخەمایەدامێ بەکسێکم ود حەزمم لێتە وتی بە خودای خاڵم شێتە ئەمن شێرنیم ئەتۆ کاسی باغەوانی خۆ ناناسی لیمۆی باغەکە دژمێرە سەردەمێ بەمنی بسپێرە تازە قسمەت هاتە ئێرە بۆ شوێنێکی دیمانێرە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عمرمدا دڵی خۆم ناخەمایەدامێ
گۆزەی هەڵێگر بووە بەردێ داشی نەکردە نامەردێ وتی ڕۆڵە ماچیان کردی وتی دایە بەو خۆدایە داوای ماچی کردنەمدایە وتی ڕۆڵە مەم کالۆمە سارم سپیا پشتمە کۆمە ئەو کارانە پیشەی خۆمە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ جەماعەت ئێوەمە داوێ تازە لەو ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەمایە داوێ لەژێر سایەی برۆکە دێدا حکومڕانی دەکات چاوت لە سایەی دوختی شمشددا حاکم حکمی دەکا ئیزرا ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەمایە داوێ قەستم بە زولفی چین چینت نەخۆش بووی دێمە سارێنت لەبەر بەدکار ناکەمەشینت پێر ناخۆم لە پێکانینت ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەمایە داوێ مامۆستا جانێک جا لە تەمەنی 17 ساڵی و 14 ساڵی بەڵێ کەڵکەڵەیەک دەچێتە بوونمانەوە وایە بەڵێ بەڵێ زۆر جار عەشقێک خۆی پەنهان ناوە وایە بەڵێ لەگەڵ عەشقەکەدا چی بەڵێ ئیدی پیاوە دوێنێ لە خەوی هەڵەسێنێ لە خەوی هەڵەسێن ئارامی لێ بڕا لە خەوی هەڵەسێنێ وردەورداڵێ بابە ئەوە شەیە پیاو تەمەشاکە خۆی بەخۆی ئەڵێ بڵێ من ڕۆژێ بێ ژنم بێت و منداڵم بێت و وەگە و خەڵکە بچمە ڕیزی ئەو پیاوانە وایە لەو تەمەنەیەوە بەڵێ ڕۆژێ ژن دێنێ منداڵێ بێ هەر خۆی بۆ خڕەو ناکا سەری بشووە ئەڵێ ئەو ڕۆژێوە من ئارزومر وەڵای بریا هەر دەستم لێ نەدای هەر بریا دەستم لێ نەدای جا دڵی ئینسان بەڕاستی ئارزووی دڵی ئینسان بەو دنیای پڕ نابێ ئەوە ئارزووی هەیە ئێمە بە گۆرانی ئەڵێن ئەم هەموو خەمەم کۆکردە نێو دڵ وەختە گیان دەچێتەوە بمباتە ژێرگڵ مامۆستانە بزان چیان کوتووە تۆ بە عەشقەکەت نەگەشتی وەڵی لەخوا بە زیاد دێ نەگەشتم وەلی لەو چاترە ئێستا فکری لێکەم ئێستاش ئەوە ئافرەتە ماوە ئەمن کەفم تەمەشام کرد ئێستا مەشکان 5 تومەن دێنێ ئەوەی کەوا منەڵێم ئەمەوە هەیە چۆشی ئەوە خواردنی منەوە بەکار ناهات بەس کێڵێ ئەگەر نەبووایە بەنسی بوو ئەبوو بە خواردنی تۆ ئاوەتە جا ئەگەر ئینشاءڵا لێرە نا ئەگەر وەخت بوو ئەوەت بە گۆرانی بۆڵێم ئەوە بابمێنێ بۆ وەختێتتر هەرتمان ئەی بۆ ئێستا ئێستا جێبەجێ نابێت گەورەیە گەورە مامەستا عاشق بە مانەوەیە بە ینی بەبوونیەوە لەگەڵیایە هەر لەگەڵ نەبوونەکەیە بیت پێی نەگەیت وەڵاهی پێی نەگەی هەر وەک لێ مەزلوم برینداری دی برینداری ئەگە پێی بگەی ڕاحەتە شۆ ڕاحەتە خەوی بۆ هونەرمەند تۆزە هینترا چینچی هەر لێ کۆڵێتەوە شەوانە سەر خسۆتە سەر سەرینەکە
بەم گەنجی ئەها بڵێ ئەم گۆرانیە بۆ ئەوڵێ ئەوە تا ئەوەی پێشتر ئەڵێ مە ئێستانا بەڵێ والله هەوڵ دڵ بە شێوەیە کە پیاو دڵی لە هەر ئافرەتێ بێ ئەگەر 19 دانەژین بینێ چاو لە شوێنەوەیە هەر چاو لەوەیە هەرەوەیە ئەڵێ بریاوم بێنایە ڕاستە بەس هەموو هینێکش خێرێکی خۆی تایە ئەمما لە دوایە تەمەشاکەی خێرە تۆ لە زمانی گەنجیا زۆر غەڵەتت کردووە هەو نییە ئەوە کەڵکەڵە گەنجەتی بووە ئەو تۆ ئەوە ئیدی وەختە پیاوە گەنج بوو هەر کراسەکەی سوور بێڵێ کوڕە زیاد جا خۆی وها بوو کۆن ئێستا گەنجەکان ئیسراحەتن مۆبایلێک و هەموو شتێکیان لە بەردەسایە بۆ خۆی چاتکە با بڕوە بابە هەل لە شەقام قبوڵیەکە ئەلەوە بەڵێ لە چێ وەرەبێنە ئەو بەر لە تۆ دێ لە کۆنا کابرا عاشقی ماکسیەکە بوو بە تەنافەکەەوە ئێستا کارەکان ڕاحەت بووە ڕاحەت بووە مامۆستا پیرانی بابێ مەلای جەنابتان خزمەت لە منەوە لەگەڵ مامۆستایە کاری هونەریتان دەمێکە بەردەوامن وڵای تقریبا 4 ساڵ 5 ساڵ دەبێ بەڵێ 4 ساڵ بەڵێ زیاتر سەرسامی چ کارێکی مامۆسایت وڵی ئەمن زیاتر ئەو لایەن زۆر پێخۆشە لایەکە ئەو ئەتۆم ناوێشکەوە دەنگانەوەیکی باشە بوو بەڵام گۆرانەکانی حەسەن زیرەک کە دەڵم زۆر پێخۆشە چون دەنگی لە مامۆستا حەسەن زیرەک نیزیەکە بۆ خۆت دەنگ خۆش نەبوو وڵای با بخۆم گۆرانیم کتووە گۆرانی وتووە چی وتووە وڵای هەر گۆرانی جا هەر ئێمە بە کەمانچەیەکەوە جەنابمان بینیوە ئەگەر گوێمان لە گۆرانیەک بێ مامۆستا خەریکە تووشی یەکەم بەڵێ با شەریک بێ وانە با شەریک بێ مشکلەمان نییە خۆ فەرمون یارەکەم مەریەمینە بووم ئەگەر چیمە فای بۆم نەبووم سەد حەیف لە دەستم دەرچووم ئاخ مێرینانم دەکلێنەوە سەد حەیف لە دەستم دەرچووم ئاخ مێرینانم دەکلێنەوە یادم کە تۆ یادم کە تۆ یادم کە تو خوا چاو جوان نازان مەکەم هەرچەند جارێ یادم دەکەی ئاخ بێرینانم دەرمان دەکەم یاراکەم مێریەمینە بوو فەیدەی چیڤە فای بۆم نەبوو سەد حەیف لە دەستم دەرچووم ئۆی بێرینانم نەکولێنەوە سەد حەیف لە دەستم دەرچووم ئۆی بێرینانم نەکولێنەوە یادم کە فەریادم کە یادم کە فەریادم کە توخوا چاو جوان تۆ ناز مەکەم گۆرانێکی مامۆستا قادر سەیاعی بووم لە خزمەتدا خۆش بێ هەر سۆزێ لەزەتێکیە لەزەتەکەی لەوەیە هەستم ئەکرد جا من لە مەسەلەی قسەکردن و چاوپێکەوتنا چاو بڕمە چای بەرامبەرەکەم لە چاوەکانیە زۆشتم پیاڵێت وایە پڕە لە عێشق هەستەکەم هەم عشقی تایە هەم خەریبی تایە وایە مامۆستا دقیقاً سا لەبێ ئینسان ئەگەر زیندویە مەوجودێکی زیندویە دەتوانێت لەو دنیای ژیان کە بە عشقەوەیە بە عشقەوەیە عشق نەبێ ژیان هیچ مانایەکی هەر ئیشەکەی ئێوە ئێستا بەیەکەون ئەوە عشقە ئێوەی ڕێخستوەتەوە ئەگە عشق نەبێ ناتوانێت جا عشق خەرەوە نابڵێ بڵێ مەسەڵەن ئافرەتێکە عشق بە وڵاتەکەتەوە بێ عشق بە مناڵەکەتەوە بێ یا
شتێ هۆکارەکەی کە توانی ژیانت بە ئاسایی تێپەڕ وایە ڕۆتینی تێپەڕینی بەڵێ مامۆستا ئەی جەنابێت بەڵێ بیری مناڵەکانەکەی تێستا تۆ هاتووی لێرە هوەر دەکەیت کار دەکەیت ئیدی جەرگە جەرگە پیاوە بەعزێ جار منداڵێکە دین هەر لەواندا دەستکەم بە گریان چونکی یەک دوو دانەوەمان هەیە لە ماڵێ ئەوە نیوەڕان ئەمەوێ ئیسراعات کەم خەوم پێڵێم محەممەد حوسێن ئەڵێ بەڵێ هێشتا قسە ناکە هەر جۆڕاگرێ ئەڵێم ئەمەوێ بخەوم کەوشەکانی کاتە پای و لە ماڵ دەرەچێڕوە هەروە پیاوێکی گەورە ئیدی سەحنەکانی هەمیشە لە دڵمایە نۆدانەوەمەیە نۆداخواتەمە درێژ بن ئیدی هەرێکی بۆ خۆی لەزەتەیە سیانی هیم کچە شەشین کوڕانی بوو بە باپیر وانە کارم لەوە دەرچووە کەوتە دەبەرە خوار ئێستا پێمەڵێن خاڵەوە شەدەم نام بنەما حەزەکەم گەم لەو گۆرانێ بێگەن خۆشە بەسە چاوەکە باشە چاو گەشت بێ ئینشەڵڵا مامەسا بەبێ مۆزیکگوێی بۆ بگرین باش نییە باشە فەرمونون ئەگە پێشە خۆشە بە مۆزیکە و مرتاحی با بە مۆزیکەوە باشە باشە شەرتە تاماوێم شەرتە تاماوێم من بەدڵ بۆت بگریم ناڵم بێگاتە و سەر عەرشی عەزیم ناڵم بێگاتە و سەر عەرشی عەزیم ئۆخەی نازەنین یاری وەفادار مەیلی ئەو ساڵ دێشاترا لە پەر مەیلی ئەو ساڵ دێشاترا لە پەر هەیداد و بێداد کە زینانە خۆم کرێدا پاشیمان و ڕەنج بەبادە خۆم کردە پاواشیمان و ڕەنج بەبادە خۆم لا تولی عمرم خۆشیم دیشاوێ لا تولی عمرم خۆشیم دیشاوێ شێواندی فەلەگ لێم بوو بەخاوێ شێواندی فەلەگ لێم بوو بەخاوێ فەلەگەی ڕاست بڕۆ فەلەگ ڕاست بێڕۆ مانجی من جوانە و یان هەر مانجی تۆ مانجی من دەڵێ مینای بێگەردە مانجی تۆ دایم زایف و زەردە ڕەشدی پۆشاوە تۆ ڕەشد لێ نایە چێ بۆی داناوی شێرایدایە خۆزگا لەم دنیا تۆشم نەبوایە پێم داڵێ خاڵۆ گوایە من پیرم پێم داڵێ خاڵۆ گوایە من پیرم ئەی خوددا دازانێ بۆ تۆ ئاسیرم شاو و ڕۆژ دایم ناسی لابیرم شەرتا پێستی دڵ بکەم بە کاڵە حەو ساڵ دەروێش بمێ لا دوی ئەو خاڵە ڕاستم پێ بێڵێ شێتان لا ماڵە جۆرێک شێوا بووم دەم بەخەو ئەم شەو بەسەرێ گەردانی ڕاپەڕێم لا خەو کاتێک ڕاپەڕێم کە زانیم خاوە ماستی ئێستام و من بەونی واشاوە مەستی ئێستام و بەونی واشاوە دەم ئەڵێ من گوڵدیان ئەڵێ من دوڕ لێو ئەڵێ مەخمارم تازە قەیچی بڕ لێو ئەڵێ مەحەوارم تازە قەیچی ئەیگیان مامۆستاگیان بەخێر بیتەوە بەرەکەتی تێکەیە مامۆستان ئەم گۆرانیانە بەشێکی وانە وایە تەنها قسەکردن نییە تەنها گۆرانیەک نییە وانە جەناویشتان هەروابیت دەکەنەوە لە گۆرانی وتنە یا هەمان ئەحساسانەیە ئەگەر باوەڕکەی شەوێک شارێ دێتە تەسویری دڵم ئێستا ئالەم تەمەنەدا
شەوێ هەر هەستم تا شارەکە نەنووسم ناخەوی لە بیرمەچێ بەڵێ لە بیرمەچ بەڵێ جا بەیانی هەستم بۆ دۆستێکم بڵێم ئەڵێ شارە هین چێە ئەڵم با بە شەو دیمەتەوە والله کەواتە شتێک هەیە خەیاڵێک هەیە ئافری بۆەوەی واقعێک و گۆرانیەک دروستکات وانە بەڵێ گۆرانی وێش مامۆستای وەک مامۆستا ڕەحمان زوو خاڵ نازانمێەوە چی پێڵێن زوو خاڵ بەڵێ زوو خاڵ نییە لەسرە قەلیاندانن خەلووس بەڵێ بەڵێ خەلووس ئەینێتە نێو شتێک ئاورێ دەی ئەچێ فوی لێکە ئەگەشێت وایە گۆرانی وێژاوایە هەرسەم بدوێنی ئەگەشێتەوە شتی تر دێتە تەسویری دڵی جوانە کەواتە هونەرمە زۆر لەوە قوڵترە وانە ئەرەوەڵا چنچی دڵی چکۆلەیە بەڵام پڕ نابێ باشە جا منزور پرماشتەکەی بەڵێ مامۆستا عەمبەری خەیام خدا بیبەخشێ لە کتێبەکان نووسیوە 72 ساڵ من شعرم نووسیوە بەڵێ لە ئاخری سەفەی کتێبەکەیان نووسیوێت تازەم زانوێت کە حیج نازانم زانە هونەر چەندێک قوڵە بنینیە وەک ئەمە بە دەلالە لە کامڵی ئەو کەسە کات وانە یان تۆ زۆر جار 50 60 تا ساڵیش دەژیت باشە بەم 100 ساڵەوە هێشتا ئەڵەی گروگاڵم کرد هیچم نەکرد ئاوت وانە بە ئێستا ئەگەر جەنابتان بگەڕێنەوە بۆ 14 ساڵ 18 ساڵ بەڵێ چی بە خۆتان دەڵێن تازا زانم کە هیچم نەزانیوە دەتەوێت چی بکەیت مەبەستم لەوەیە دەتەوێت چ هەنگاوێک نەبناوە بینیت ئەوانەی کە غەڵەتم کردووە وەگۆ فیلمی هینە ئەشۆمەوە ئەی شوێتەوە ئەو کارە میشتبا کردو ئەوە ناکەم ئەچمە سەر ئەو ڕێگەیەکە وا دڵم ئەوێ ڕاستە چ شتێکە دڵێ ویستویەتی و خۆزگە و ئەخواست بتکردایە وەڵاهی دڵم ئەوەی ئەوێ کە ئێمە لە نێو ئێرانە ئەڵێن ئەو وەختەی کە ئەمتوانی نەمزانی ئێستا ئەزانم ناتوانم ئەو قسەیە زۆر معنای هەیە زۆر واتادارە ئەو دەما کە گەنج بوو ئەمتوانی بەڵام نەمزانی ئێستا ئەزانم ناتوانم جوانە مامۆستا چی دەڵێ بە پیری من ناڵم پیری ها مامۆستا ئینسان ئەگەر پیر بێ وەخت هاوین بێ ئاوا بە ڕێگەیە کا بڕوا سێبەری خۆی بدینێ لێی ناڕەحەتە عەبووسە کە پیر بیت کە پیرە ناتوانێ بڕوە لە شینای کێشێ جا مامۆستاکان ئێمە کردووان بە گۆرانی ئەڵێن بە مقام ئەڵێن کز و لاوازی و دەروون پڕ لە ئێش لاشەم بە زۆری سێبەرە کاکێش دوای ئەڵێن تەپڵی گوێیەکەم کپ بوو لە ناکاو کێشی کپە بێ لە پیرە ئەم سەرەوسەر بوو دووربینەکەی چاوشی زایفە بێ ڕووی لە ئاسمانگە کاتۆڵە ئەوی پێمتدا یاڕەب یەک دامەوە سوعالی خەبرە وا بەلامەوە چاڵە ژێرم خاکەکەی سرم سەنگەکەی من قسەم نییە یاڕە بە تۆ دەنگەکەی ئەڵێ لەژەوە خاکی لە کۆم نابیتەوە جوانە وانە بەخشە هەمووی وانە هەر مایکەکە بەکار بێنە بۆ خۆت بە دوو قسەش لەگەڵ جەناب تا بکەمەوە ئەوە حقیقەتە دیانی ئەو شعرانی کە و مامۆستایان کتویانە ئەوەندە معنادارە وانە ئەوەندە معنادارە بەخۆی دەرسێکە بە ئینسان دەڵێن جا وەکووتشمان تەمەەن کامڵ بوونە تەمەەن تەنها بەڕێکردن نییە و زۆر جار من هەندێک جار دەڵێم لەگەڵ مامۆستا جەزاشا لە بەرنمەیە کە باسی ئەوەمان کرد کە دایک و باوکەکانی جارانمان نەخوێنەوار بوون بەڵام جوانترین پەروەردە و باشترین پەروەردەیان دەقیقەن ئەوان نەزانکۆیەکیان خوێندبوو وانە نەمەنەجێک و کتێبێکیان خوێندبوویەوە لە سەریان وانە بەڵام تەجربەکەیان ئەوە بە کامەڵتر بوو شعرت نەنووسی وەکو مامۆسا ناوەڵڵا نەنووسی دووسێ شعری زۆر کەم باشە
من پێم خۆشە وەکو خۆشیەکە حەز ناکەم لەگەڵ جەنابتانە بەرنامەکە کۆتایی پێ بێنم حەزمە کرد زیاتر گفتوگۆ بکەم لەگەڵ جەنابتانە بە تایبەتی فرسەتێکی باشە کە لەگەڵ بەڕێستانە گفتوگۆ بکەین لە کارە هونەریەکان و لە ڕابردوو ئەزمموی کارکردنی جەنابتان کۆتا قسەی جەنابتان چی دەبێت لە چ بارەیەکەوە بۆ بەرنامەکە بۆ ژیانکردنی خۆت دەتەوێت کۆتا وتە و پەیامتان چی بێت واللهی جا وتە و پەیام چییە ئێمە کارەکەمێکا ڕاستەی مناڵەکانت بکەیت مناڵەکان پێنج منداڵمەیە یاخواتە من درێژ بن مناڵەکان میچەنە لاقای مۆمسخانە بوو علاقیان نەبووە بەرعەکسی خۆمم باوکشم مەلا بوو باوکشم مەلا بوو بەڵام دەنگی زۆر خۆش بوو باوکت قورئانی خوێند مەلا بوو مەلا قورئانی نەدەخوێن گۆرانی سازیرەکەی دەکوت دادنشین لە ماڵە گۆرانی دەکوت جار بەڵام مەسەن بخۆم کە هەل لە مناڵی و علاقەم و مەسقا بوو قەل لە ڕۆمەڵ نەدالکرد لە ڕۆمەڵ نالە بە بابم بڵم کەم علاقەم بە موسیقایە و باب مردوونگە خۆش حەمری خوای کردووە دوای دەوردا کە چاوم کراوە و هاتم موسیقا کەمانی دەزانم هەمیش ساز حەت کیشان بخۆم لە ماڵە فێر بووم هیچ کەس پێی نەکتم ناوەڵە جوانە بەس برادێکم و خەڵکی ئاکرێ بوو لێرەوە سڵام بۆ هەیە مستەفا ئاکریان پێ سازی لێدا بەس جێگانۆتەکانی پێکوتم لەگەڵ گۆرانی لۆری دکتور شوانی لە کەمانیش برادێکم خەڵکی مابات بوو فقط جێگانۆتەکانی پێکوتم فقط جێگانۆتەکان بەڵێ ئەوەندە دەناهم بخۆم یاخواتە من درێژ من ئەوەش ئیرادە و هێزە لە ئینسان ئەبڕۆ من دەستخۆشی لە جەنابتان دەکەم ئەمڕۆ بەرگ بۆ بەڕێستان مامۆستای بەڕێز جەنابی شت کۆتا قسەی خۆتم بۆ بکە بە کۆتایی بە بەرنامەکە بێنین و زیاتر کاتی جەنابتان نەگرین لە خزمەت لە ئێمەوە بەڕاستی ئێمە با بڵێم لە وەستانی دەنگت دەترسیت کۆتا قسەشم بێت بۆ جەنابت ئەسڵەن ئەوە مطمئنم لە دەنگم ناترسم ئەی لە پیریە ترسیت وەڵی دی پیری ئەوە دەردەبێت دەرمانە چونکی مامۆستا سانزیرە کوتویە ئەڵێ ئەچێ بێتە میوانی پیاوە تەمەشا کەستێدانە ژنی هەیە ژنەکەی ئاخری زۆر منداڵە بێ ئەو پێی وایە کچێتی سوالەکەڵێ مامۆستا ئەو ئافرەتە چیتە ئەڵێ ژنمە تەمەشاکە و سنعی پازدەیە ئەو کابرای سنعی 95 نایگرێتەوە دەنگ ناکات دێتەوە پاشی 20 ساڵی کە دووبارە ڕێکێتە شوێنەیە ئەڵێ بابسم زانام تۆخوا و کابرایە وازی چۆنە ئەچێت تەمەشاکە کابرا تەمەنی چۆتە 95 سەد هێلیکۆپتەر ڕێکباری لێ بکاتدا ناچەڵەشێ ئەو ئافرەتەی کە چکۆلە بوو منداڵ بوو تەمەنی چۆتە سی خوشتی لێکەی وەک مەڕەچێوی ئەم چۆ بازۆدا جا لەوێدا ئەڵێ شێستانان خاڵخاڵ و بەفری ناچێتە و سەر ڕژ شێسبی بێت تازە ڕەش نابێتەوە لەیلم تۆرا و ئاشتی نابێتەوە ئافرەتی تەمەشاکە تا بەیانی خەوتی خەبرێک نییە بەڵێ تۆراوە خۆ میوانی کە لە پاچە نییە تەمەشای لە گۆڕ ڕێدانیە لەیلم تۆرا و ئاشتی نابێتەوە ئەم مامۆستا بەڕێزدە بێت دەلیل گۆرانی نەکوتووە لە خۆ نەکوتووە جوانم مامۆستا ئێستا دەتەوێت چیم پێ بڵێیت دەتەوێت خۆ گەنجکەیتەوە وەڵاهی تێگەی ینی هەستەکەم مامۆستا بە تەمای شتێکە ئێمە حەز دەکەین بەڵام بە گۆرانی ئەڵێن خۆزگا ئەمزانی خەدری جەوانی گەنجی لە دەستم دەرچوو هیچ پێم نەزانی ئێستا ئازانم گەنجی چییە لە دەستم دەرچوو هیچ سوودی نییە دواژەڵێ بەڵام ئەم بەحسە خەیاڵ پڵاوە ئەمرێکە بڕوانایەتە دواوە ئەڵێ ئاخ بۆ گەنجەکەم بگەڕێتە دواوە شکاتی پیرم کردایە ئەوە ئێمە هەورامەکەی ێڵێن بەس تۆزە کردم بە سۆرانەکە بەڵام تازە نایەتە دواوە بە خوددا هەبێت بڵێن ڕاستە مامۆستاگیان نمونەتان زیاد بێ حەزەکەم گوێم لە کۆتا گۆرانی لای جەنابتان بێت باشە چاو گەشت بێ من لێرەشەوە بە فرسەتی دەزانم بۆ بیسەر و بینەرەکەم ئێستا ئێمە لە ماڵی کەلەپوری ئەحەی کڕنوین مامۆستا جەزا و مامۆستایانی بەڕێز دیاری باڵەبان لێرە چاودێری ئەم ماڵە جوانە دەکەن هاوڵاتیان و چین و توێژەکان دەتوانن سەردانی ئەم ماڵە جوانە بکەن بۆ با بڵێن کەشێکی خۆش کەشێکی ئارام
بێن لەو سروشتە جوانەی ئێرە بڕوانن بگەڕێنەوە بۆ نۆستالۆژیا و یادگە جوانانەی کە لە ڕابردوودا هەبووە بە تایبەتی لە ماڵێکی جوانی لەم شێوەیەدا هەوڵ و ماندووبوونێکی باشی بۆ دراوە تا ماڵە دروست بووە ئەم ماڵش بۆ خزمەتی تەواوی کوردستانیان و تایبەتتر چین و توێژەکان و تایبەتتر هاوڵاتیانی سلێمانی و ناوچەکە دروست کراوە دەتوانن سەردانکەن و خۆشەکانی خۆتان و کاتەکانی خۆتان لێرە بەسەر بەرن دووبارە سپاس بۆ هاوکاریکردنی مامۆستا جەزای ساز و ماڵی کەلەپوری حیکردن و هاوکاریکردنی دیاری باڵەبانیش و سپاسی تەواوی هاوکارانیشم دەکەم لە بەرنامەدا من لێرە بەجێتان دێڵم کۆتا گۆرانی بەدەنگی مامۆستایان بە دەست و پەنجەی مامۆستایان گوێمان لێ دەبێت و کاتێکی خۆش بەسەر بەرن و خواتان لەگەڵ بێت دەستان خۆش بێت. مسخ مال وفرخوشم بما صديم فراموشم كل عام بقيادتم شعرك بقيادتم شعر دايك درافي بي داسمي لمن كددم انا داسي لمن كددم سنگر دست نظامی خال بسر لنجان دانه دست و خنجر کل وانکی کلی تو چارو کشانی تو عطرم پیا بومی نامی بدیاری دیدن بتو دنا من دبن بمیوانی تو سعداني لها شتونو أتدايك من نام دابتو حلم بقرالي دابرها كل غاية كي كوليتو شعرو كشانيتو أهتم كد وما سيبكمني وانا من كولانيتو صالحك مشيها سري كل 100,000 وبيها من خمد ودرسم فيها والله كي قازرة شعرك كي قازرة يا ذنرم ولا إذا شي بول شي باي حاضرة دنا تندا ضلي آقرة
یان شیرەکە تێدا ڕژێنم یان دوو ماچنی لێدا ئەستێنم دەڵێ هەتێ و شیرمە ڕژێنە ئەوە گەردنێ دەمە دەبێنە بە کەیفی خۆتی بیگەزێنە کۆڵ وایە نەکەی کۆڵی تۆ چارۆکە کێشانی تۆ ئەی خدا بەمنی ڕەوانە دی تەختینی و چاوانی تۆ شەوێ من ببم بە میوانی تۆ منداڵم تازە داگەمێ گەورە بماسێت دەدەمێ هەر لە پێش شاوی عالەمێ سوور بچمە جەهەنەمێ کۆڵ وایەی بۆ گرێ دەدەم چارۆکەی بۆ گرێ دەدەم چی ئەگەر دایکت ڕازی بێ دەستێ لە مەم کرد دەدەم دەنا دەستێ لە مام کرد دەدەم ئەو ژنە قەدیمیانە خوابیان بەخشێ لە دنیا نەماون ئەو دەم چارۆکەیان ئەباست بە پشتیانەوە چارۆکە چوارگۆشەیە بوو پارچە بۆ قوماش بوو ئەیان بەست ئەوە ئەیان بەست بە خەیاڵی خۆی ئیدی ئەگە تەڕ بووە لیباس شتێکی بناتە سەرشانی تەڕ بووە ئەو چارۆکەیە ئەوە ئەڵێ وەکو جامانە و مشکی بوو ئەوەتە دوای ئەوە پارچەیە بوو ئەوش لە عێراق بوو لە ئێران نەبوو پێیان ئەوت گازر ئەوش لەو منتەقەی حاجیاوا و ئەوانە زیاتر خۆڵوانەکەی گازرە بەقوربانی تۆ دەستان خۆش سەرت خۆش بێ یا ڕەبی ئینشەڵڵا هەمیشە ڕۆژی خۆشتان بێ ئەو لایە لایە دێ کرد بۆ کار و لاڵ ئەو لایە لایە دێ کرد بۆ کار و لاڵ بۆ منت کرێ باە دەم کردگە ڕۆگاڵ بۆ منت کرێ باە دەم کردگە ڕۆگاڵ شەو و ڕۆژ چاومێ لە ماڵدایەتە هەر گوێم لا سۆزی لایە لایەتە خەستەم بەو زولفەی والو لەدێداوە غەم و پەشارە دێ بۆ من زێماوە پەپولەی عشقدێ بە شێواوە منیش وەکو تۆ زەرگم بێڕاوە تاکەی دانیشین ڕۆژ بکەین ئاوە شێریشتا دەمێرێ بە هیوای چاوە شێریشتا دەمێرێ ئای مەڕۆ چاو جوانجان بە هیوای چاوە شەرتە تاماوم من بەدڵ بۆت بگێریم ناڵم بێگاتە سەر عەرشی عازیم شەردێ پێستی دڵ بکەم باکاڵە حەو ساڵ دەرێ وێژ بمێ لە شوێنەوە خاڵە ڕاستم پێ بێڵێ های مەڕۆ چاو شینجە کێتان لە ماڵە بە هەربی پێوین کەژوشێ و دۆڵ بۆ ناو نامامێ جوال و نەرهەم و نۆڵ شەرتە تاماوم ئاشقی ئەخێ لاز بم کابە کەزێ ناکەم هەر یەکە ناسبم کابە کەزێ ناکەم های مەڕۆ چاو جوانجان هەر یەکە ناز